بۆیە ئەبێ زاڵ بین بەسە ناخۆشەکانی ژیانە ئیرادێکی بەهێزیەوێ دەرونێکی پاکراوەی ئەوێ بەردەوامە بێ ئیدامەی دەرونی خۆما بکەین بەردەوامە بێ چی بکەین بیڵێرەوە بەردەوامە بێ ئافرە چەپڵەیە با بۆ کۆمەلگا لێ بین کۆمەلگای کوردی من هەر بۆ تا نامێنم کۆمەلگای کوردی من ئامۆژگاری کۆمەلگای کوردی بکەم بەر لەوەی ئامۆژگاری کۆمەلگای کوردی بکەم زۆر لە تەنیایی دانیشتم بەدوم و ئامۆژگاری خۆمم کردو و ئیدامەی دەرونی خۆم کردووە بۆیە کاتی ئەوەیە من ئەو ئامۆژگاریانە سەرەی ئەوەیە بیگەێنم بە کۆمەلگاکەم تەنیایەکەت فێری ئەوەی کردووی ئامۆژگاری کۆمەلگەیەکی وەکو کۆمەلگەی کوردەواری بکەیت بڵێ تەنیایی لە تەنیایی کە لە تەنیاییە تۆ فکر و هەستەکانت کۆ ئەبێتەوە لەو کاتەیە ئەتوانی باشتر ئیدامەی دەرونی خۆت بکەیت باشتر بە هەڵسکۆتەکانی خۆتا بچیتەوە بە هەست و بیرکردنەوەکانی خۆتا بچیتەوە